تيمور السيد وآقر بيكبت حميد قلب حميد ستابة جاري ستابة يعني عمل شوكان هذا ولاد السيدة. لە بەرەبەیانی ڕۆژی 20 2016 هێزەکانی پێشمەرگە لە تەواوی قۆڵەکانی میحوەری باشیک و چەند بەرێکی دیکە دەستیان بە پێشڕەوی کرد بەرەو ئەو ناوچانەی کە داعش نزیکی 3 ساڵ بوو داچی دیکردبوون و حکومی تێدا دەکرد. لێرە لە میحوەری باشیک چەند گوندێک و شاردەیەک لە پلانی پێشمەرگەدا بوون بەمەش بە کۆنتڕۆڵکردنەوەی ئەم ناوچانی دیواری بەرگری داعش کە لە بۆمبڕەشکردنی ناوچەکان پێکات بوون تێکشکێنرا و پێشمەرگەکان توانیان لە ماوەیەکی کەمدا تەواوی ئامانجەکانیان پێکن و کۆنتڕۆڵی ئەم ناوچانە بکەنەوە و سەپەری نوێ لە تەواوی سنوورە ئازادکراوەکان لێبدەن. لێرە لەم چەند ساڵی ڕابردوو داعش دەستی بەسەر چەند گوندێکدا گرتبوو کردویانە مۆڵگە بۆ پەلامەردان و بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن. بەڵام هەر لە سەرەتای ئۆپراسیۆنی ئازادیەوە بەشێک لەم ناوچانە بە وەرەی بەرزی پێشمەرگە کۆنتڕۆڵکرانەوە و لە ماوەی کەمتر لە مانج دووبارە لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە ئاڵای کوردستانیان بەرزکردەوە. لە بەرنامەی ئەم جارەی چیرۆکەکانی دوای جەنگ بەرەو ماڵی هاوڵاتیەکی گوڵنشین بەڕێدەکەوین کە بەیەکەوە لەگەڵ 7 برای دیکەی بە شوانکاری و جوتیاری ژیان بەسەردەبەن. ئەوان باس لەم ڕووداوانە دەکەن کە لە ساتە وەختی گەڕانەوەیان بۆ گوندەکەیان بەسەریان هاتووە. روزی 5 بوو وەختی هاتین شازادەکمان گرت هەژارمەش هاتنە ئێرە وەختی هاتنە ئێرە ئەو خانی تێتی کرا بوو لەگەڵ حەوشی هێش لەگەڵ حەوشکە برازان لەوڵە ئەوش ئەم تێتی کرا بوو. وەختی هاتە ئێرە ئێمە هاتنە بەر ئەو دەرگای ئەوە ڕاستەن بە کەترۆل تەقانیان لێمان ئەو حەوشەی بە کەترۆل تەقانیان لێمانەوە. کوڕ شەهید بوو کوڕ برام شەهید بوو و برام هەردوو چای لە دەستدا عەلێرە ڕۆژی گەڕانەوێرە ئەوە تەقیوە لێمان ڕۆژی 5 2014 ئەوە تەقی لێمان ئەو خانیە تێنتی کرا بۆ ڕەت کەترۆل تەقانیان لێمان. کوڕی من شەهید بوو کوڕی برامش شەهید بوو و برامش هەردوو چای لە دەستدا بابێ هانی لەسەر ئەو قەسرەکان لە 85 بەخۆی گوندەکە قەدیمە لە سیرسیە ئەو گوندا وادان کرد لە سیرسیە حادەکە عەلێرە ڕوویداوە عەلێرە برام قاسم عەلێ ڕاوەستا بوو کوڕە گوت چکە هاتووە وەرنە بۆ ئێلا عەلی کوڕم لەسەر خانی بوو وەختی چکەکە هات هانی لەکن دەرکەی ئەو لای بوو کوڕم نەگەستە بێتە خوارێ لەسەر دەرەجەکە بۆ وەختی تەقیەوە هانیش عەلێ لەکن دەرکە وەختی تەقیەوە هانی فرەداوێن دەرێ کوڕمش عەلێرە هاتە دەرێ خۆ لە قاچەی خانێکە هاتە دەرێ و قاسم برام عەلێرە بەر بوو وەختێ دووچای لە دەستدا ئەوانە دوو شەهید بوون عەلی شەهید بوو هانی شەهید. ئەوە عەلێرە وەختی تەقینەوە عەلێرەوە ئەوە خانیەوە ئەوە 20 مێتر درێژەوە ئەوەش خراپ بوو ئەوە حتا سەخر خراپ بوو ئەوە هەموو خراپ بوو لە پاش تەقینەوە ئەوان خاوینم کرد ئەرێ وەڵڵا ئەو خانی تەقیەوە وەختێ و کوڕم لەگەڵ برازام شەهید بوو ئەو خانیە عەلێرەوە قاسم برام لەگەڵ هانی و لەگەڵ عەلی کوڕم لێرە هاتنە دەرێ هانی هاتە ئێرە عەلێ ڕاوەستا بوو عەلی کوڕم بەسەر کەفت سەر خانی هاتەوە خوارێ قاسم عەلێرەوە قاسم برام کوڕە گوتی وەرن بێ لە چکە کات لە جۆرێ لە ناو خانی ئەو گوتی چکە هات تەقیە کوڕم عەلێرەوە ما ئەو دووارە چوو عەلی کوڕم لێرە سەری هاتبوو دەرێ جسمی لە دوو سەمبە بوو هانی عەلێرە بوو ڕاست هەوا و دەختی هێ تەقینەوە ڕاست پاش داوێن دەرێ لەگەڵ بەرملی نەوت ڕاست لەوێ ئاگر تێبەر بوو و هاتمە دەرێ ئەم هانی نەدیت لە ناو ئاگر وەختی هاتمە دەرێ لەم وەرە لێرە لە بن سەمبە مایە کۆم کرد وەختی تەقینەوەکە بوو عەلی کوڕم عەلێرە ئەوەندەی هاتبوو دەرێ عەلێرە و قاسم برام عەلێوێ بەر بوو وەختی تەقیەوە ئەو سەقفە بلند بووە لۆ عەسمان سڕاوە عەلێرە کەت سەقفەکەی ئەو خان ئەو حەوشەی عەلێرە بە عەردی کەوتو ڕاست بە قاسم برامش کەوتە بوو هەردوو چاوی لە ژیاندا هەردوو چاوی کۆرە بوو ئەو خانە هەموو ڕخا بواتە خوارەوە ئەوە حەمی بشۆفەر هینە بلندم کرد جوارم لە بری کردیە ئەنا سەقفی حەمی تەقیە
واوش حمو خرابه حتى اخيري او ليله او هي جلال برامه اوش خرابه او صفحه لقد تقيله هي مخرابه او صفحه بس اي اولا حوشك هم تقاندي انا هم حوجبو او تقاندي بتني بس او صفحه لقل اي مخرابه لقل او مالي او صفحه او هم خرابه هي اولا تي كرابه هي قيس كل جلاليه اوش تقيه اوش هم خرابه روجي شاشي هاس 2004 داعش او منطقه دقيق كده مثلا له منطقه كردستان بتايبات بو منطقه بردرس قضايا بردرس لا وقتها او منطقه دقيق داعش اما اللي راح باز ماندان سعد بيشو روجي شاشي هاس 2004 روجي عين شوف انا منطقه قضايا بردرس قولي دريني بوت لا درين بوت وقتي بريار هات وقتي بين او منطقه ازاد بكان لديش داعش بتايبت شيء زردك خبرات لما نقول دي منطقه ازاد كان يمل قلب بيشمرقه منو كاظم برام ورحمتي علي كر برام يشهد بو وهاني كر ما يشهد بو هاتنا لقل قندي حسن قندي عرب هاتنا قلب بيشمرقه وجمع حتى قشنا وقندي بيشمرقه دروازه بو سيت شيا يعني بشرات نما زاني داعش ليرا خوي مات كرديا سر حف داعش ليرا بين وقت قشنا خاني وكري برام نصر خاني بو علي رحمتي كرم برامبر خاني بو امر برامبر خاني بو هاني كرم قولي باب تقينا ويا وقت قلت تقينا ويا باقي علي هات اخواري لسر قادر ماي او شهيد بو كرمش الاخواري بو لبرامبر بنجري بو اوش وقت تقينا بو بكترو تقينا دينا كركي من الشهيد بو اقري بكفت حميد قلبي حميد سطاع جاري سطاع يعني بو يعني عمل شوكان هذا ولاد سيدا مراجعة كل زور له خوم له يعني فايدة ينكد يعني شوكان لدى داو شكرا بو لا ما لا روجي هيني بو وقتي او تقينا وابو روجي هيني لا بيجي نو اما وقتي تقينا وابو ما بيني منو درجة وتقينا 6 متر بو اما وقت تقينا وشوكان فرد كاظم برام قصه من قلت انت علي شهيد بو هاني شهيد بو قلت شكر بو خدي جيب كان هو هجوم هو ديبي اوابي امين ام برد بكمي برام بدي سياري برام دي برد قرادوك بيش مرقه قصنا من اسعاف علينا على ابو امين كذا اسعاف مني برد مني نقلي عقلي كل لكن امين برد دوك اما يا كمين كسيمه شهيدي دايان كتاي كردستان نهر بهزارة بيشمرقة ما شهيد بو هر كوري مني أمس أو بيشمرقة قارمان هذا برامبر شاهم لو تقينا وي أمس يكتب نوا أنا أو شهيد بو أو هذا برشام أمس حالم يعني جار مدي يعني أو بيشمرقة هاتنا شهيد كردن لنا كردستان لسر آخر كردستان لێرە لە بناری چای زەردن چەند گوندیەکان دەچین بۆ گوندی سقۆف و لەوێدا لەگەڵ ئەم هاوڵاتیانە قسە دەکەین کە داعش لەگەڵ ڕاکردن لە گوندەکانیان ماڵەکانیانی تەقاندوونەتەوە. ئەوان باس لە زەرەر و زیانەکانیان دەکەن و ئەو سەردەمە دەژێڕنەوە کە هەوری ڕەشی داعش باڵی بەسەر ناوچەکەیاندا کێشاوە. ئەمە لە 5 سعات 12 نیو دەرچمان لە گوند دەور و بەرمان هەمی بێ داعش لە گوند دەرچمان چمانە کوردستان وەختی چمانە کوردستان تقریبا مانگەک ماین حتا 6 پێشمەرگە هجومیان کرد لەسەر منتیقە و منتیقەیان کترۆل کرد بەس پێشی پێشمەرگە بگەنە گوند خانەیە منیان تەقاند داعش تەقاند هێشتا داعش کاتێک مابین لە گوند ئەوی بێتە سەر خانی و خانی تەقاندی بی ینی چییە مووقفی وی چییە زۆر پێ نەخۆشە هەنگی نێگە پێم کریا بە حتا پێم کریا بە داعشم نەدەهێلا بەڕاستی نەی داعش ئیرهاب حەمی بەس هەندە الحەمدلله پێشمەرگە قسووریان نەکرد و منتیقەیان کترۆل کرد و الحەمدلله ئەیە مەطبەخ بوو ئەوە مەطبەخ بوو
ئەویدی حەمام بوو ئەیە هۆڵ بوو لێرە ئەیەش هۆڵ بوو لێرەش ئەیەش سێ غرفە بوو ئەیە حتا سەر سێ غرفە بوو هەر لێرە حتا بگاتەوەرە ئەیە سێ غرفە بوو ئەیانە سێ غرفە بوو ئەیە ئەوە بوو لێرە بوو حتا سەر 9 مەتر بوو 9 مەتر دیوانخان بوو ئەوی سەبەب بوو ئینشەڵڵا خانی ئەوە بەسەری بێتن ئینشەڵڵا بەڕۆحی بیتن مازانی چەند زەحمەتە تو حتا ئەو خانی تەواو کردیە بە عەمەلە بە خۆم و سێ منداڵم هەیە حتا بە عەمەلە هەمیمان تەواو کردیە تەواومان کرد 3 ساڵ تێدا دانیشتین و یەی داعش هات هەمی تێدا چی دەڵێن خودی حەقمان باتن زێتر هیچ پێمان ناکرێت برا لە مانگەی 5/8/2014 بە شەو چوومان هەڵاتمان لە بۆ لایە کوردستان چوومانە وێندەر 28 ڕۆژ داعش لێرە حکمی کردە و گوندایی پشتی 28 ڕۆژی 6/9/2014 هەجوم دەست پێ کرد لە بۆ چای زەردەکی پێشمەرگە گەشتە قەقەت خانیە من ئەو خانیان تەقاندەوە بە TNT ئەو خانی و خانی ئامۆزان بێک وایە سێ پێشمەرگە سێ داعش لێرە تەقاندیان و هەڵاتن لە بۆ چای هەرچیان کوشتەوە و ئێمە چوومان ناو لە کوردستان دوای گەڕیانمان هاتمان ئێرە والحەمدلله لەخوا بە زیادبی کوردستان ساغبی سەرۆک بەرزانی ساغبی خانی چی نییە داوا دەکەن لە کوردستان هاریکاریمان بڕکبەت دەستمان کورتە بۆ خودی 7 ملیۆنش قەرداری ئەو خانیمە ئەو خانشم بە 1 مانگ تەواو کردیبی تازە ئەو هاالێ هات والحەمدلله پێشمەرگە قەهرەمان ساغبی کوردستان ساغبی سەرۆک بەرزانی ساغبی چی نییە خانیەکە 250 متر بوو زۆر گەورە بوو ئەنجی هەجوم دەستی پێ کرد ئێمە لەگەڵ پێشمەرگەی هاتمان تەنیشتی گوندی ئەو لای یەک جار خانیان پەقاندەوە بەستۆ پەقاندیان ئەو خالیە هەموو هەلستا زۆر TNT تێدا بوو پێشمەرگەش لێرە وەستا بوو ئێمە گوتمان بەس خودی ستر بکات پێشمەرگەی چی زەرار و توشت الحەمدلله چی زەرار نەبوو و ئێستا پێشانتان دەدەم بلۆک حتا کۆچووە ئاسن و ئەشیای مالی حتا کۆچووە ئابرا و الحەمدلله و شکر مەزا چی پێشمەرگە زەرار نەبوو چی تەسیرمانە چی کێشەمان نییە و ئینشەڵڵا داعش چوو لە کۆرماندۆ چوو ئابرای من ئەگا سەح بکەن بلۆکەکە حتا کۆچووە پێشمەرگە لە سەر ڕێیەکە وەستا بوو بلۆکەکە حتا گەشتە پێشمەرگەی بەس خودی ستری کرد الحەمدلله چی زەرار نەبوو چی مشکلە نەبوو چی زەرار نەبوو ئەوە شایە مالیە ئەوە غەراج و تشتە هەموو لە بنەوەما و بە خودی خانیەکەش زۆر تەواو بوو گەورە بوو زۆر زەحمەت بوو بەس گوتم مشکلی نێمەدا چی زەرار و چی شەنیە چی پێشمەرگە بریندار نەبوو خانیەکە چی نییە الحەمدلله لە دوای ئازادکردنەوەی ناوچەکان بەشێکی زۆر لە خەڵکی ئەم دەفەرە گەڕاونەتەوە سەر ماڵ و حاڵی خۆیان و ماڵ و حاڵێک کە داعش سڵی نەکردوتەوە لە وێرانکردنیدا لێرە لە گوندی تسخراو ئافرەتێکی شەبەکی دانیشتووی ناوچەکە باسی ئازار و نەهامەتەکانی خۆی دەکات والله دوای شەوی لەوایمان سعات دوای شەوی لەوایمان ئەنقاگەل فوتایمان دمانە قسارزی بلوایمان بینە سوسنە قندك باتشي والله قندك لو ما سوسنا تسوسنا الحمد لله خازب يعني وزاشا واجب مع منظمات خلك ويجي والله فرا وزاشا واجب مانو ودمانا قنقينا سالم حتى قتنا لقما ما هو زمان من خرابه بيه خود ما خرابه شو ما قش نفقه والحمد لله منظمات يا وايبنا مان والله شو والله فراين بيه زحمه فرا ايوه فرا هلاق ما شو قشت حتى يشابرون حتى كيش خرابه بي كش من خاص كرد شكل فضيت كاش راسنا ويداش لا الحمد لله بيش مرقه خاصه والله تبن معنا والله بيش مرقه مش بهدي مره صراحه بيش مرقه فرا بنا ما ولا قماي ما كهرباء جذاب انا ما حتى سنوات ما كمان كهرباء حكوميه ما خازي فرا والله وزاش واجب مال فرا خەڵکی ئەم ناوچانەی داعش هێرشی کردنە سەر و داگیریکردن لەگەڵ هەڵاتنیاندا تەواوی ماڵ و کەلوپەلەکانیان بەجێ هێشتووە و تەنها خۆیان بۆ ڕزگار کراوە و لە دوای گەڕانەوەشیان گەڕاونەتەوە سەر ماڵ و حاڵەکی سوتا و ڕخاو مختاری گوندی تسخرابی بچووک باس لە زەرەر و زیانەکانیان دەکات لێرە سعات 12:30 شەوی گوتیان داعش گەشتە گوندی مەل دەرهاتن لێرە دەرچوینە چونە ئاکرێ تاریخی
تاریخی 7/8 2014 چونا ئاکرێ گوندەك منطقەی ئاکرێ لە سوسنە دانیشتی بووین 3 سال لە وێرێ دانیشتی بووین پاشی پێشمەرگە گوندێمە ئازاد کرد و ئستەحەلی کرد و ئێمە هاتیم مانگێ مانگێ 2017 بەهار بۆ هاتینە ئێرە جێ خۆمە گرتمان بە قوتی خودێ و پێشمەرگەی ئێمە ئەگە پێشمەرگە نەباکە ئێمە نایەنێ گوندی ونۆکە پێشمەرگە چاوێمە لەمە قەتێمە دەبیت و ئێمەژک هاتینە بە قوتی خودێ و پێشمەرگەی ئەگە پێشمەرگە نەبیت ئێمە نایەنە گوندی خانێ من هەموو سوتا بوو ئەوە دیارەژک گوند سوتا بوو تقریبن 20 ماڵ زێتر گوند سوتایە هەندێکی عالەمژک خانی نییە جێ نییە نهاتیە گوندی دانیشتیە کیرەی لە غێرجێ هەندێکژک هاتیە لە خۆی چێ کردیە غورفەیەک دانیشتیە تێدا نەفەقی کردیە غرادەکانی هەموو بردینە غرادەکانیان سوتایە تشتێکی نەهێلایان بۆمە و هەندێکژک داعش فەسادی کردیە هەندە خانی غرادی مابە ئەو خانی غرادی ئەو خانی کردیگە غێر خانی بۆ فەسادی کی بیژتەوە غرادێ منە ئەوی دێ غرادێ منە هەمووی تێک کردیە سێر و بەغرادیان بردیە و قەمەرێکمە بوو ناو حەوشی 2012 بردیگەن و پیکەمێکی 82 هەبوو سوتایە لێرە لە ناوگوندی لە تەک گۆڕستانێکی کۆن مەزارگەیەکی کۆنتر هەیە کە دەکەوێتە گوندی دەستخراوی بچووک و خەڵکی ناوچەکە پێی دەڵێن مەزاری ئیمام ڕەزا ئەم شوێنە بەلای خەڵکی دەڤەرەکە شوێنێکی پیرۆز و گرنگە خەڵکی ئەم ناوچەیە لە پێکاتەی تورکمان و عەرەب و کوردانی شەبەکی شیعەن و بەم هۆیەشەوە ئەم مەزارگەیە لەلایەن شیعەکانی ناوچەکە شوێن و پێگەیەکی تایبەتی هەیە لێرە لە سەرەتای هاتنی داعش بۆ ناوچەکە وەک کۆگە و هەژارگەی چەکدارەکانی خۆی بەکاری هێناوە و لەگەڵ هەڵاتنیشیان لەم دەفەرە تەواوی شوێنەکەی تەقاندۆتەوە بۆ مەبەستە لەگەڵ شارەزایەکی ناوچەکە لەسەر شوێنەکە و مەزارەکە قسە دەکەین هذا الإمام بالأصل هم من أهل البيت ئەم ئیمامە لە بنەڕەتدا لەنەوەی ئەهلی بیتە لە باشوور دیل کراوە و ویستویانە بیبەن بۆ تورکیا پاشان بڕیاریان داوە بیبەن بۆ ئێران و 3 ڕۆژ لێرە بووە بە قۆڵبەستکراوی و پاشان بردویانە بۆ ئێران و لەوێ شەهید بووە ئێرە گۆڕ نییە بەڵکو مقامە مقامی ئیمام ڕەزای سڵای خوای لێبێت یەکەم جار بە قوڕ دروستیان کردووە پاشەوە خەڵکەکە هەندێک پێشکەوتووە و بە بەرتەڵیان چنیوە پاشان ئەوەشیان تێکداوە و کردویانە بە سەبە و کۆنکریت و ژووریان بۆ دروست کردووە خەڵک لە باشوور و باکوور و لە هەموو ناوچەکان زیارەتی دەکەن خەڵک بەختی دەکرێتەوە و شەلەل بە پێی خۆی دەڕوات و هەموو شتێک پێ دەکرێ و لە کاتی محەڕەمدا لێرە خەڵک خێر دەکات و 4 بۆ 6,000 کەس کۆ دەبێتەوە کاتێدا عەشات ئێمە ڕامان کرد و ئەوانیش دوای نزیکی 2 ڕۆژ تەقاندیانەوە ئێمە کە گەڕاینەوە سیرمان کرد هەمووی کاول کراوە و ئێرە هەمووی وێران ببوو دەستمان کرد بە پاکردنەوە و کەسێکی خۆبەخش ئەم سندوقەی پێبەخشی ئەمەش 2 گۆڕە یەکێکیان شەهیدە و یەکێکیان سەید چاکمان کردنەوە و ئێرەمان هەموو خاوێن کردەوە ئێستا ئیدی زیارەتکارەکان سەردان دەکەن و ئەم ژوورانەش بۆ ئەو زیارەتکارانەیە کە 2 ڕۆژ دەمێننەوە و ئەوانەی لە بەغدا و شوێنەکانی تر دێن لەم ژوورانە دەمێنەوە خواردن دروست دەکەن و پاشان دەڕۆن يسوون أكل ويباتون يظلون 2 3 ويطلعون روحهم خەڵکی ئەم ناوچەیە بە گرنگجیەوە دەڕوان هەرچی پێشمەرگە و باس لەوە دەکەن بە بوونی پێشمەرگە لە سنوورەکانیان ئەوە لە ئاسوودەییدا ژیان بەسەر دەبن لەگەڵ یەکێک لە فەرماندەکانی هێزی پێشمەرگە لەم سنوورە قسە دەکەین و ئەو باسی ڕەوشی ئێستای دەبەرەکە و سنوورەکانی پێشمەرگە دەکات ئازادکردنی ئەو ناوچانێکە ئێستا ئێمە لێ ڕاوەستاوین بەرنامەی ئازادکردنی ناحیەی باشێک و گوندەکانی دەوروبەری کە لە 20 مانگ بوو 20 دەبوو تەبەی ئەمە پاش ئەوە هات کە سەرکردایەتی و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانمان هێزی پێشمەرگەی کوردستان بڕیاریاندا کە ناحیەی باشێک و گوندەکانی دەوروبەری هەتا ئەگەتە مووقعی بابلین جوغرافیایی شاری مووسڵ ئەو شوێنانە هەموو بە دەستی پێشمەرگە ئازاد بکرێتنەوە بوو ئۆپۆزیسیۆنەکە دەستی پێکرد بە ئەو میحۆرانەی کە دیار کرابوون بۆ هێزەکانمان تەبێ یەک لەو هێزانە فەرماندەی سەفین بوو کە
گوندەکانی تێزخراب و تێزخراب و ئەو ناوچانە بۆ ئێمە دەستنیشان کرابووە لەگەر خراپ دەلیل و بیرحەلان و ئەوانە تەبێ ئەوانە 4-5 گوندی گەورەنە لە خوارەوە ئەبینین کە لەو دەشتای خوارەوە دیارن لە پێش ساترەکانی ئێمە و ئێستا کەوتینە پشت ساترەکانی ئێمە تەبێ هەستین بە ئەنجامدانی ئازادکردنی ئەو شوێنانە لە هێزەکانی داعش کە ماوەیەکی زۆر بوو ئەو ناوچانەیان داگیر کردبوو و هەمویان خەندەک و تونێل و ینی ئامادەکاری و قایمکارێکی زۆریان لەو ناوچانە کردبوو و یان تەسەورە کرد کە ئەو ناوچانە وا بە ئاسایی ناکەونە دەستی پێشمەرگە بەڵام پێشمەرگە قارەمانەکانمان بە پشتیوانی هاوپەیمانان و پشتیوانی هێزەکانی پشتیوانیمان توانیمان تەبعی لە وەختێکی زۆر ئەوەدا ئەو ناوچانە هەمویان ئازاد بکەین و داعشیش لەو ناوچەی تووشی خەسارەتێکی یەکجا زۆر بکەین هەم لە ناحیەی معنەوی و لە ناحیەی کوشتار و زیانەکانی بابنین مادی و دەستکەوتی وەکو لە دەستدانی تۆپ و جەبلخانە و ئەو شتانە تەبعی تونێلەکانی هەموو کاتن دەست پێشمەرگەکانمان طبعی ئێمە زۆر هاوکاری ئەو جەماوەرە خۆشەویستە کەین یان ئەو برا کورد و عەرەبانەکەین کە گەڕێن و دێهاتەکانی خۆیان سەرخان و وەزعی پێشووی خۆیان بەڵام بمانەوێ نەمانەوێتن لێرەدا بەهۆی شەڕی داعشەوە خەسارەتێک بەو مەنتیقەیە بەڕاستی کەوتووە ئێمە مەسەلەن بۆ نمونە لەو گوندەیدا کە هەینە ئێستا ئێمە چاو پێکەوت نەکەین بارەگاکانی ئێمە لە خانیەکانی ئەواندا بوو بەڵام کە ئەوان گەڕان و گوتیان ئێمە ئەگەڕێن ئێمە فەوری بارەگاکانی خۆمان چۆل کرد چۆلمان کرد وتمان فەرمەوە خانی ئێوەم هیچ کەم و کوڵێشی تێدانە بەڵکو زیاتریشمان باشتر کردووە ئەو خانوەرمان تەحویلی دانەوە تەواوی ئەم ناوچانە ناوچەی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێمن و خەڵکی ئەم دەڤەرە سەبارەت بە بڕیاردان لەسەر چارەنووسی خۆیان ڕای تایبەت بە خۆیان هەیە و بە پەرۆشەوە دەخوازن ئەم ئارامیەی ئێستا هەیەە پارێزراو بێت و جارێکی تر نەکەونەوە بەر ماڵوێرانی و ئاوارەی والله ئێمە لەگەل ئەقلیمینە ئێمە بخۆمە کوردی شەبەکین دەخوازین مەسیرما ببینین خۆمان دەخوازینە ئستیفتایەک بکەین حەقی خۆما بستینین ما دەخوازین دەولەتێکی سەر بخۆ کورد ئەنفال کرا مالی ڕووی هەمی چوو ئێمە ئەوڕۆ این مەرگەلەکە کی سەر بە خۆی فراندۆ کەی ببنە حکومەت بتن يعني بس ئەو ظلم وەوی ئێمە کرایە پێمە بەس ئەمە خلاص و فراندۆمە هەمی بەخۆی شەیدی کرایە مەزاد جوە العالم ئەحج مادام ئێمە لە ژێر ئاڵای کوردستانین بە ئارزووی خۆمان نییە و لەسەرمان پێویستە دەنگ بکەین چونکە ئەم ئاڵایە خزمەتمان دەکات و دەبێ هەمومان بە گەورە و بچووکەوە بڕۆین بۆ ڕەفراندۆم ئێمە حەز دەکەم بنە دەوڵەت خلاص من لەو تشتانەی لەو خانی خراپکردن لەو بلا لە بۆ خۆمان چادرێک هەست بێن لێرە بەس کوردستان جودا بێت ببنە حکومەت هەرچیمان ناوێت هەر هەندەما زیاتر ناوێت بس کوردستان ببتە دەولەت دەکتە بەخۆ و فراندۆ بێتەکردن لە 25 مانگن و بێتەکردن ئەوی تر هەمی مشکلە نیە